بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵین شادومانین بۆی کە لە ئاڵقەیشتری بەرنامەی ڕچە لە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویستدا دەبین. خۆشەویستان، ئاڵقەی ئەمجاری ڕچەمان هێناوەتە کەرکووک لە خزمەتی مامۆستایەکی زۆر پایەبەرزی ئەوسا ڕێزدار جەنابی مامۆستا مەلا ساڵحی کانی چناری. مامۆستای پایەبەرزمان لە تەچەی دەربەند لەدایک دەبێت، بەڵام نزیکی 30 دانە ساڵ لە کەرکووک خزمەت دەکات. 26 دانە ساڵ ئەلەو مزگەوتە مزگەوت ئیمام قاسم پێشنێژ و تارخوێنە بێت و هەروەها حوجرە و فەقێ گەلێکی زۆری دەبێت. جا ئێوەی خۆشەویست تا دواسەتی بەرنامە لەگەڵ من بۆی زیاتر لە سیرەت و پایەی زانستی و پێگەی کۆمەڵاتی ئەو مامۆستا بەڕێزا ئاشنا بن. ئێوەی بەڕێزیش لەگەڵمانە بەردەوام بن. ژیاننامەی مامۆستا مەلا ساڵح قادر حەسەن کانی چناری، مامۆستای ناوبراو لە ساڵی 1927 لە تەچەی کاکەمەندی قەزای چەمچەماڵ لەدایک بووە. لە ساڵی 1937 دەستی بە خوێندن کردووە لەسەر دەستی خاڵی کە ناوی مامۆستا غەفور بووە و دواتر لە ساڵی 1944 چۆتە مزگەوتی شێخ سەلام لە شاری سلێمانی بۆ فێربوونی زانست لە لای مامۆستایانی پایەبەرزی وەک مەلا سەعید زمناکۆیە و زانستەکانی نەحو و سەرف و بەلاغە و ئوسوڵی فەخوی خوێندووە و پاشان کتێبی عەوامیلی جورجانی و تەسریفی جورجانی تەواو کردووە و دواتر دەڕواتە خانەقای مەولانە خالید لە خزمەت مەلا عەبدوڵای چرۆستانی ماوەیەک وانە دەخوێنێت و پاشان چۆتە ئاغجەلار لە لای مامۆستا سەعید بلۆچێنی و لەوێشەوە دەڕواتە کەرکووک لە مزگەوتی قازی شێخ موحەممەد و دواتر ڕوودەکاتەوە سلێمانی و لە مزگەوتی بن تەبەقی هەرمەنی لای مامۆستای زانا و دانا دکتۆر مستەفا زەڵمی بەردەوام بووە لە خوێندن و لە کۆتاییدا لای مامۆستا عەبدوڕەحمانی پەرخی ئیجازەی مەلایەتی وەرگرتووە. ماوەیەک لە گوندیکانی چنار و تەچە پێشنوێژ و وتار خوێن بووە و لە شاری کەرکووک ماوەیەک وتار بێژ بووە و لەگەڵ وتاربێژی پیشەی دوکانداری کردووە و بۆ ماوەی ساڵێک چۆتە گوندی باوەفاتێ لە ساڵی 1962 تا 1963 و ماڵەکەی بەربۆردومانی فڕۆکە کەوتووە، سەرەڕای زیانی مادی کوڕێکیشی شەهید بووە. دواتر لە ساڵی 1964 بۆ شاری سەماوە بۆ خواروی عێراق گواستراوەتەوە و پاشان گەڕێنراوەتەوە بۆ کەرکووک بۆ مزگەوتی ئیبراهیم پاشا و ئەنجا مزگەوتی ئیمام قاسم و هەتا کۆتا ڕۆژی ژیانی کە لە 4/6 2001 بووە لەوێ ماوەتەوە. ئەو کەسانەی لای مامۆستا ساڵح فەقێ بوون بریتین لە دکتۆر سیروان، دکتۆر حەمزە، دکتۆر هیوا، دکتۆر عەبدوڕەحمان، مامۆستا حەمید غەفور، مامۆستا حسێن، مامۆستا عەباس، مامۆستا ساماڵ، مامۆستا عەبدوڕەحمان کانی چناری. مامۆستا لە ساڵی 2001 لە تەمەنی 74 ساڵی لە کەرکووک وەفات دەکات و هەر لەوێژ بە خاک دەست پێردرێت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان، دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشەویستان، هەر بۆ درێژەدان لە سیرەت و ژیانی جەنابی مامۆستای پایەبەرز مامۆستا مەلا ساڵحی کانی چناری لە خزمەتێکێک لە کوڕەکانی کە ڕێزدار جەنابی مامۆستا مەلا محەممەدی ناوە لە خزمەتی زیاتر لە ژیانی مامۆستا ڕوودەچین. مامۆستا جان، سەلامی خوای گەورەت لەسەر. عەلەیکوم سەلام ورحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. یاخوا بەخێر بێن لە هەولێر و تا ئێرە عەزیزتان کێشا بۆ ئەم بەرنامە جوانە. خوا سەلامەتەکە مامۆستای بەڕێز. کەسایەتێکی وەک جەنابی مامۆستا جێی فەخر و شانازی ئێمەمانە بەڕێزشتان کە هیچێکن لە کوڕەکانی ئەو حتمەن بۆ ئێوە زیاتر گەورەیە. جا ئێمە دەمانەوێت بۆ ئەو ئێمە زیاتر ئاشنابین لە ژیانی جەنابی مامۆستا و هەروەها لە خزمەتی بینەرانیش کە بزانین کە لە پیاوێکی ئاوامان هەبووە کە کەسێکی زانا و خۆنەویست و خوداویست و بۆ خەڵک ژیاوە و هەروەها سەرمەسەرێکی زۆری لە ژیانە بینیوە. دەمانەوێت لە زاری جەنابتانە زیاتر ئەوەی ئاشنای ژیانی جەنابی مامۆستامان کەیت. مامۆستای پایەبەرزمان دەستپێکی با بڵێن هەر سەرەتا لێدایک بوونەکەشمان پێ بڵێ باشە، دواتر لە چێوە دەستی بە لە کێوە دەستی بە دراست کرد. بسم الله الرحمن الرحیم. مامۆستا ساڵح قادر کانی چناری موالیدی 1927 لە تەکێی کاکەمەند لەدایک بووە. ئەو کاتە دێبوو ئێستا نەحەیە. لە 10 ساڵیە دەستی کردووە بە فێربوونی قورئان لای خاڵی باوکم کە ناوی مامۆستا مەلا عەبدوڵغەفوورە، ئیمام و مودەرریس بوو لە تەکێ. 1-2 ساڵێک فێری قورئان و فێری چەند کتێبێکی مامۆستا عەبدولکەریم مودەرریس بە ڕەحمەتی خوا لێبێ. ئەمجا ڕێی کردە سلێمانی
لە ساڵی 1940 بەرەو سلێمانی ڕۆی بدایەت لە مزگەوتی شێخ سەلام لە خزمەتی مامۆستایی گەورە مامۆستا عەبدوڵڵا تورستانی کە زانایەکی پایابەرز و زانایەکی بەتەقوا بووە. ئەو مامۆستایە مستەعیدی هەبوو، یەکێک لە مستەعیدەکان مامۆستا سەعید زمناکۆیی کە باوکم دایە دەستی ئەو مامۆستا بەڕێزە لای ئەو 1-2 ساڵ لەو مزگەوتە خوێنێتی. مامۆستا عەبدوڵڵا تورستانی نەقڵی مزگەوتێکی تر بوو، خانەقای مۆلانا خالید هەر لە سلێمانی. دیارە باوکشم زۆر پەیوەست بوو مامۆستایە، ئەویش چوو ئەوێ دو ساڵێک مایەوە لێ لای مامۆستا عەبدوڵڵا تورستانی کە زۆر مەدحی ئەکرد، زۆر لە خواترز بوو، فەرموگریانی زۆر بوو. ئەلەو دوای ئەوە چوو تەڵەبی عیلم سبحان الله مامۆستایانی پێشوو ڕەحمەتی خۆیان لێبێ یعنی ناوەستان چەند دێ و چەند شاریان ئەکرد، یعنی تەسەوور کە بەو فەقیری و بەو غەریبی و برسێتیە ئاها پەروەردە بوون. جا لەژێر دەستی ئەو مامۆستا پایەبەرزانە و خواتیشتانە چووە ئاغزەلەر لە خزمەتی مامۆستا سەعید بلۆکێنی لا ئەو ژماوەیەک مایەوە. ئەویش هەر لە سلێمانی بوو؟ ناحەیەکە لای ئەم لای سلێمانیە. بەڵێ گەشتە گەڕایەوە گەرکووک لەم مزگەوتیان قاسم فەقێتی کردووە لای مامۆستا مەلا مەعسووم ڕەحمەتی خوای لێبێ. لە مزگەوتی سەتێدان لێرەش خوێندوویتی؟ لێرە مەدرسەیەکی زۆر گەورە بووە. بەڵێ لە ناو کەروکە مەشروع بووە، مەدرسەیەکی مامۆستایەکی زۆری تەخەرروج پێ کردووە. ئیشانە کە باوکم بوو فەقێتی کردووە. دوای ئەوە چۆتەوە سلێمانی لە مزگەوتی مەلا عەزیز دیسانەوە فەقێتی خوێنیوە لای مامۆستا پایەبەرزەکان. تەقەن ناوی هەمووی نەنووسیوە لە ژیاننامەکەی بەداخەوە، لەنە مامۆستای کە هاتە ئێرە خوێندێ و کاتە مستەعید بوو یان ئەوەتە سوختە بوو؟ ئەوەم بیر نایە نێنووسیوە لە ژیاننامەکەی نەنووسیوە خۆی کە پێشەوەی کە وەفاتکە هەندێک شتی نووسی بوو. دوای ئەوە چووە مزگەوتی هەر لە سلێمانی مزگەوتی قازی شێخ محەممەد لەوێژ ماوەتەوە. ئەمجا مزگەوتی گەورەی سلێمانی مامۆستایەکان چێ بنەوەی دواتر مامۆستا دوسێ مزگەوت ناوی نەهاوردووە. ئەمدان معنی بەداخمکەوە ئەو مامۆستا پایەبەرزانە لە ساڵی 40 و 50 دیارە مامۆستای خواترس و خواناز هەبوونە، بەس ناوی نەبردووە سبحان الله 3-4 مزگەوت. چۆتەوە عەربەت دیسان مامۆستاکەی لە نەهاوردووە لە عەربەتیش خوێنوویەتی. گەڕاوەتەوە سلێمانی لە مزگەوتی بن طەبەق کە ئێستا ئەو لای مزگەوتی گەورەوە. باسی ساڵەکانی نەکردووە چەند لێ دەماوە مامۆستا؟ لە مزگەوتێک 2 ساڵ ماوەتەوە، هەیە ساڵێک لە بین ساڵ بۆ 2 ساڵ ماوەتەوە. مزگەوتی بن طەبەق چۆتە ئەوەیە مامۆستای گەورە و پایەبەرز مامۆستا مستەفا زەڵمی ڕەحمەتی خوای لێبێ کە خاوەنی عیلمێکی فراوان بووە لە ئەویش خوێنیوێتی. دوای ئەوە گەڕاتەوە بۆ دێیەکان دیسان دێی زەردەریکاو وڵام لەو نزیک ئاغزەرە بوو ئەو دێش مامۆستای پایەبەرز مەلا عەزیزی کانی هەمزەیی ئەوش لای ئەو خوێنوێتی. دیسان گەڕاتەوە بۆ سلێمانی. مەمەک باسم کرد بەدەم ئاسانە ئەم هەمکە ڕحلەیە ڕحلەی مبارەک بۆ تەڵەبی عیلم هەر ئینشەڵڵا بەو تەڵەبە بە نەسی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەفەرمێ ئانە مەلایکەت بەڵێن بۆ ڕائەخات. بەڵێ گەڕاتەوە سلێمانی دیسان لای مامۆستا یەکەی مامۆستا عەبدوڵڵا تورستانی لەوێ علمی تری خوێنیوە، علمی منطق و علمی بەلاغە و علمی ئیتر ئوسوڵی فەقی لای ئەم مامۆستانە خوێنیوە. دوای ئەوە گەڕاتەوە آخر مزگەوت بۆتی شێخ سەلام زۆتی یەکەمی کە پێی هات لای مامۆستا مەلا عەبدوڕەحیم پەرخی ئەویش زانایەکی پایەبەرز بووە، وابزانم 4-5 ساڵێک بێ وەفاتی کردووە ڕەحمەتی خوای لێبێت. چین بۆ تەعزیەکەی لای ئەو مامۆستای پایەبەرزە ئیجازەی علمی وەرگرتووە. آخر مامۆستای لەکوێ بوو مامۆستا؟ لە سلێمانی مزگەوتی شێخ سەلام مامۆستا عەبدوڕەحیم پەرخی. هێشتا جەنابی مامۆستا لاوە و خێزانی پێک نەهێناوە؟ ساڵەکەشی پێیان بیرم چوو وەڵڵاهو ئەعلەم پێشەوەی ئیجازە وەرگرێ ژنی هاوردی وەڵڵاهو ئەعلەم. وا تێگەم عنی بەس تاکید نیم چونکە ناڵم ژیاننامەی هەموو تاریخ نەنووسیوە تاریخەکانی کە ئیجازە علمی وەرگرت. گەڕایەوە دێگەی خۆمان دێی کانیسنار لە دێی کانیسنار 2 ساڵ ئیتر پێشنوێژە و تارخوێن بۆ دێی خۆمان. هاتۆتەوە کەرکووک لێرە دەم ئێم قاسمە دوکانی داناوە و مامۆستای کردووە. ئەمجا چۆتە دێی باوەفەتی هەر لای تەکشێوەیە ڕێی سلێمانی لەوێ خۆشەویستێکی زۆر تا ئێستا ماون هەر ئەم بین ڕەحمەت بوو باوکم ئەلێرن 2 ساڵی لێ بووە ساڵانی 63 و 64 لێ بووە لە بەڵام تر شەڕی کوردستان پیا بوو دێ تیارەکانی حکومەتی بەعس کە قەسفی دێیەکانی کردووە بەلایەکم شەهید بووە. خوشە گەورەکەم کە ئێستا ماوە 250 سەقەت بووە ئەتر ماڵ وڵاتمان فەوتاوە لەو قەسفەیە. گەڕاوەتەوە کەرکووک
هەتا ساڵی مامۆستا تو دەڵی گەڕاوەتەوە کەرکووک بۆ مانایی کە مامۆستا ئەسلی کەرکووک بووێ نەخێر ئەسڵی تەکیە گوتم بەڵێ بەڵام دیارە حەزی کەرکووک هەبووە سوبحانڵڵا تر کەس مەیلی بە شوێنێکە ڕاست بەڵێ ئەینا مەقاڵی ئەسڵەکەی تەکیە و دیەکەمان کانیسنار بووە ڕاست ساڵی 64 اینجا تەعین بووە ئەینا مامۆستای کردووە بێ تەعین چەند ساڵێک 64 تەعین بووە ئەو کاتێش فەزلی خۆیان مامۆستایانی کوردستان زۆر بوونە بەڵام مامۆستای لەگەڵ ڕێزم مامۆستانی خواری عێراق عەرەب کەم بوونە بۆیە هەر مامۆستایەک کە تەعینە بوو نەقڵکرا بۆ خواری بەغا نەقڵا بۆ سەماوە یەکەم تەعین سەماوە بووە لە تا 69 لێیە بووە 68 69 هات نەقڵکرا بۆ حەسوە من موادی حەسوم لێ دایک بوومە خواری بەغایە ساڵێک لێ وەیە کەمتر لەوێ پێشنوێژیە کرد و تاریشی دەخوێندەوە بەعەرەبی بەڵێ جا زەحمەتی بینیوە لەگەڵ ئەو برا عەرەبانە و بڵێن براشی ئەکان باسی ئەوە شەکەین بەڵام مامۆستا دەستپێشی دەرزدانەوەی جەنای مامۆستا لەکوێ بوو زیاتر لێم قاسم بووە لە کانیسناریش تەلەبەی هەبووە یانێ ئەو کاتێک کە بڕوانامەی وەرگرت بەڵێ تەلەبەی هەبووە بەڵێ کەم و زۆر ئیشەوانە مامۆستا حەمید غەفوور کە ئیسەما و پایەبەرزە مفتی کەرکووک بوو مفتی کوردستان بووە شاگەنی خزمەتی ئەگەر دەرفەتە بێ مامۆستا شێخ عەبدوڕەحمانی کانیسناری خەڵکی ئێمە مامۆستا عەبدولمەجید ئێستا لە هەولێرە مامۆستایەکی خۆشەویستە ئێسەماوە وەفا لە ڕەبڕێ بۆ باوکم ئەڵێ تەلەبەی باوکت بوومە ئەو سێ چوار مامۆستا لێ بوونە بەڵام زۆرەکەی لە کەرکووک بووە مامۆستاکانی کە تەلەبەی ئەو بوونە بەڵێ ئەنی مامۆستا سەرەتا کە بڕوانامەی وەرگرت هەلەوێ کە ئیمامەتی و تاریشی دەخوێندەوە قوتابیشی بەردەوام هەبووە بەڵێ قوتابیەکانی مەسەلەن ئەو شوێنانە کە دەرسی لێ گوتونەوە چێن دەربوونەوە قوتابیەکان شەگەر ناوت لایەت بێ خەڵک باسم کرد ئەوانەی کانیسنار دی خۆمان کە پێش تەعین ئەو سێ چوار مامۆستای باسم کرد مامۆستا حەمید مامۆستا شێخ عەبدوڕەحمان مامۆستا عەبدولمەجیدی هەولێر ئەوە سەرەتاکەی ئەو سیانە ئەناسم کەسێک نازانم ئەدی لە کەرکووک زۆرن کەی هاتەوە کەرکووک وەک باسم کرد 69 هاتەوە کەرکووک ئیتر لێرە ثابت بوو لە سێ چوار مزگەوتی کردووە مزگەوتی ئیبراهیم پاشا لە کەرکووک بەڵێ مزگەوتی حاجی مەردان لە 76 هاتە ئەم مزگەوتە ساڵی 76 هەتا 2001 ئەلێرە بوو تا وەفاتی ساڵی وەفاتی بە بەردەوامی هەیبوو تا کاتێ وەفاتی فەرموو قوتابی بەڵێ قوتابیەکانی چۆن بوون بۆ نمونە دەرسەکان مەسەلەن ڕۆژانە بوو هەفتانە وەکو نیسابی حجرە بوو پێش باسوی تەلەبەکان کەین سوبحانڵڵا باوکم ڕەحمەتی خوای بێ یعنی چەند صفاتێکی تیا بوو صفاتی بێن پیاوچاکان یەکێ لەوانە زۆر تەواضوعی هەبوو ئەوانە باسەکە مامۆستا بەڵام بازاری ئەوم پێ بڵێ قوتابیەکانی جەنابی مامۆستا سلکی گوتنەوەی وانەی جەنابی مامۆستا چۆن بوو ینی بەبەردەوام چەند قوتابی هەبوو تا چەش بەردەوام بوو باوکم زیاتر یعنی تەرکیزی سەر فقه بوو فقهی ئیمامی شافعی کتێبەکانی مغنی محتاج و ئیعان طالبین و کتابی ئومی شافعی فتح القریب لە بدایەت زیاتر ئەمانە ئێداوە زائدا ئەگەر نحو صرف علوم الآلة نحو صرف و بەلاغە و منطق ئەم چوار لەگەڵ فقه زیاتر ئەمانی ئەدایەوە بە تەلەبەکانی بەڵێ هیچ قوتابی ئێرەت لە یاد مایە مامۆستا الحەمدولillah زۆر مامۆستاکانی کەوا حالێن مامۆستان شێوە مامۆستا مەلا سیروان مامۆستا نەوزاد دوای باوکم هاتێرە ئیجازەی باوکم وەرگرت شەهید کرا ڕەحمەتی خوای لێ بێ مامۆستا مەلا حوسێن سەرنجی فتوایە مامۆستا مەلا عەباس سەر بەرەی مەلا حوسێنە مامۆستا مەلا شەماڵ مامۆستا مەلا عەبدولسامک شەنە کەرکووکن ئەمەی کە لە بیرمە خۆیان زۆرترن کۆمەڵی مامۆستای عەرەب هەبوون لە حەدیدیەکان کۆمەڵی مامۆستای تورکمان حافظ قورئان بوون هاتنە ئێرە زۆر یعنی پەیوەستمە باوکمەوە زۆر باوکیان خۆشەویست بەڵێ باسی ئەوەی نەکردووە مامۆستا چەند ئیجازەی داوە بەداخەوە ئەوش یەک ئیجازە ئاگەم لێیە کە مامۆستا نەوزاد بوو شەهید کرا ئەوەی تر ئاگەم لێ نییە ئەگەر هەبێ ینی تو ئاگات لێ نییە ئەگەر ناداوێتی وەڵڵاهو ئەعلەم من ئاگەم لێ نازانم بەڵێ باسی حوزرت نەکرد لە مامۆستا هەر لە مزگەوتی خۆی دەیگوتەوە یان شوێنی تایبەت هەبوو یان مزگەوتی دەیگوتەوە ینی بەبەردەوام لەگەڵ یان دەبوو تا ئەو کاتێ بڕوانامەی پێدەدان بەردەوام بێتاقەت نابوو یعنی بڵاوکە باوکم نەخۆشی زۆر بوو التهابی قەسەباتی هەبوو زیاتر حتا مدە لەگەڵا بوو ئەو نەخۆشیە ئەتر سەرئێشەی زۆر بوو تەلەبەکە هاتن باوکم کەوتە بوو ئەید مامۆستا مادەم کەوتوی نای ئەید تازە هاتووی وەرە نەهێش بڕاتەوە بە خۆڕایی باسی باوکاتی جەنابی باوکت لەگەڵ منداڵەکانی بۆ نمونە هەم لە تەوعیە و لە ئامۆژگاریکردنیان زیاتر دەربارەی چی لە سەرتانە مستەڕ بۆی کە پابند من بە دینەکەی خوا
الحمد لله فەزڵی خوایە کەم دوش فەزڵی باوکم بوو کە ئێمە ئەم شتە کەمە ئەزانین ماڵمان مزگەوتێکی بچووک بوو يعني تقريبا 20 ساڵ لە منطقەی پێیان حەی العولەما 20 ساڵ گرێ بە ئینزهاتیان قاسم ئەو 20 ساڵە نوێژی بیایی نەیەتوانی دوور گەلێ دوور بوو بە پاسە هات تقریبا نیوێ ڕێ پاس بۆ هیچ بە پێ هات 20 ساڵ بۆ حاڵە بوو تقریبا قەزم نوێژەکانە نوێژی بەیانی ئەو جەماعەت بوو ئەوەی کە ناوسانە عقوبەیەدرا و قسەی پێکرا ئیشاش دەرا بوو ئەهاتەوە پێش ئێشا دیسان جەماعەت بوو ئەمە نوێژ وەک ذکر نسبة يعني صافي نسبته وباكون حمتي خالي به ما مستمر ذكري خالي تابو بتايبتي التهليل لا اله الا الله وبتايبتي قصيدي برده زور عاشقي او قصيده انا بو باكم قرياني زور بو شونوجي زور بو امي فر شونوج كد يعني زور زال لقرياني باكم خبر ما شاء الله لأنه جدول قريان زابوي خلقي خوش أبيس بياكي خاشع بو بياكي زور برحم بو مصاكي برحم بو حظينا كرت يعني طلابك وقت بشتوما تائستا لجيان يعني مرشي صار بريو مرشيك نك حيواني جورا ضرينا هاتوا دلالة لا برحمة زناي ما مصاكات والله يعني بيك بس نوي أو علمي كزناي ما مصاحبو لقال عبادتها يعني ما مصاحب كرداري بو بعد يعني وقال قول وعمل الحمد لله يعني غيبتها لك لما سكانها بلامك لا حضوري باكم بايا ترابو اي ترى غيبة مكان انزلباتي ام غيبة اقل يعني ميوان بهته ميواني وقت زرامتان اهلي دين بايا مع مصاي برا زكان بايا دل خوش ابو يعني تفاعل كذا قال يعني بلام اتر خلقي اهلي دنيا بنايا قصي بازار ويعني قصي تاوان وغيبت ترابو أريد أقول ما استمروا إذن هذا بلى حاصلنا كذ كمدرسة كان له بي أريد أما نسمع حسابه أما مدرسة هذا زۆر بەڕێز مامۆستا عەبدولحەمید کوڕی مامۆستا مەلا عەبدولغەفووری طبعا مامۆستای بەڕێز ئێمە دەزانین کە جەنای مامۆستا مەلا ساڵح بەڕەحمەت بێ لە خزمەت باشی بەڕێستان خوێندووتی دواتریش بەڕێستان لە خزمەتی جەنای مامۆستا مەلا ساڵح خوێندووتانە کەی تووری تەمەتان لە خزمەتی ئەو بوو بەڵام خوێندنەکەتان چەند بوو لە خزمەتی ئەو چەند بێ کۆمانەوە بەنسبەتی مامۆستا مەلا ساڵح لە خزمەتی باوکم خوێندوویەتی مناڵ بووە لای بەرغەل بووە لای بەرخومەرگ بووە بە باوکی وتووە ناوی عەبدولقادر بووە باوکی مامۆستا ساڵح ئەم کوڕە بدەرە من باوکشم خاڵی بووە ئەمە بدەرە من تۆ ئیتر حەقت نەبێ ئەمە من چاری پاکە هەوڵە دەم لەگەڵ لای پێ خوێنم ئیتر خۆی باوکم مردوویە لەگەڵ خۆیان بۆ تەشی خوارەوە نەک ئەم تەکێی سەر 30 ماڵ بووە لەگەڵ حەولی داوە هەتا قورئانی پێی ختم کردووە بە خوێندنی ئەوجا سبحان الله مەلاکان تەجویدیان نەبوو نەشان نەزانین تەجوید چییە کتێبێکی وەگەم وهایە ئەوەی تایە هەر نانەزانی نەبوو لە وڵات ئێمەیە ئاغەڵب مەلای باشەکان ئیمامەتیان نەکرد فاتیحەیان غەڵەت بوو زۆریان ئێستاش ئەو مەلا قەدیمانەیەکێکی باوە ئیمامەت کەس فاتیحەیان غەڵەتە بەس دوای تەجوید پێیا بوو الحەمدوللا ئەم جیهاز و میهاز پێیا بوو ئەو وەختە مامۆستا لە بیدایەتیەوە باوکم لەگەڵیان ڕۆشتووە هەتاکو کتابی ئەحمەدی و ئەو کتابە سەرەتاییەکان دەستی پێکرد و بە عەوامیلیشی پێوتووە ئەزانم عەوامیل و جورمیە پێی وتووە گەشتۆتە ئولموزەج ئەنجا وتوێتی ئەمە عیلمە ئیتر هەتا ئێرە لەگەڵ دەهاتم بردوویە بۆ خانەخای مەولانە خالید تەسلیم مامۆستا مەلا عەبدوڵڵای چۆڕستانی کردووە باوکم کە ئەمە
ئایدی منە خوارزای منە من خاڵی ئەوم مامۆستاش دایمەن بە مستعیدەکانی وتووە یارمەتیان داوە هەتا وا لێ هاتوو مامۆستا لە خانەقا تا ڕادەیەک علمی پیا کردووە گەشتۆتە سیوتی سیوتی تر ئەوەی لای ئێمە گەشتە سیوتی یعنی ئەگەر مستەوای بەرز نەبوویتە هەر نایبێ ئینجا منیش کەوتمە ناوەوە من ئەیەڵەن مامۆستا مەلا ساڵح هاتەوە بە سەردان بۆ لای باوکم وتی کوڕم من تۆ بکردە مەلا بەخوا کوڕەکەی من لای من هیچ فێر نابێ هیچ فێر نابێ بیبێ لەگەڵ خۆتا بەڵکم تۆ فێرێکی ئەزانم لە من دوورکەوێتەوە فێرە بێ وەڵا قوربان مامۆستا برمیان تەمەشام کرد بەیانی هەڵسەر لەخەو 6 بەقێ بوون 6 نانیان تار کرد نانی تیری ناسک یعنیسان ئەو وەختام توانی 3 نان بخۆم بەس ئێشی نانێکیانەدا پیان زیاتر نەبوو منیش میوان بووم نەمەزانی 2 نانم خوارد یەکێ لە فەقێکان هەستاتە ڕووی نانێتری هاونا چین دەرس خوێنین لە هەیوانی مزگەوتەکە بە منی وت تۆ بۆ ئەوەنە ئەحمەقی وتم بۆ وتی نەدی فەقێکە نان نەما بیخۆ چوو نانێتری هێنا لێرە هەر یەکی نانێکە وتم وەڵڵای من بمخوازە هێستیانیش بەخوا لەو نانانە وتی دیارە تو هەر ڕزگر لەوە ڕانوە هەتا ئێستا هەر یەک نانە و زیاتریش نییە پشتێنێک تن ببەستەبان پشتت با برسید نەبێ سبحان الله وەڵایی ئەفەوتێمە منیش شتی وا فێر نەبوو بۆم نامە خوێن لای باوکم پیاوی هەبوو کوڕێکی بوو ناوی خالید کاک خالید هاتیون هەتا ئەوەرە تەبکەمانە نایەوە و خەریکی شۆڵ و تەیر و تویر بوون هیچ فێر نەبووین لای مەستاش وایە من قورئانم ختم کردووە وەڵا قوربان لای باوکشم هیچ فێر نەبوو بوو پیاوێ مرد لە خانەقا لە جەماعەتی مزگەوت بوو هاوردیان لە مزگەوت دایاننا وتیان ختمی قورئانی لەسەر بکەن جەماعەت گشتی دانیشتن ئەم جزمەکانمان هەیە 30 جزم جزبێکیان دایە من حەوتەم بووم وەڵڵایی یەک سەترم لێ نازانی چون بخوێنم خۆیان حافزێکیش ئاوا لە تەکمەوە بوو ئاوا گوێی ڕاگیر کرد بوو بزانێ من غەڵەتێ بکەم پێم بڵێتەوە یان لێم تووڕە بێ نەمە هێش قەت گوێی لە کەلیمەیەکم بێ باوەڕ ناکەم کەلیمەم بە ساغی فێر بوو بێ وەڵا قوربان ئەو کاتە تەمەنت چەندە مامۆستا ئەو کاتە بەخوا وا ئەزانم 12 ساڵ بووم لە دەوری 12 ساڵا بووم عەرزی جەنابت دەکەم زۆر متەئەسیر بووم خۆم بۆ حەیاتی خۆم ئەمە 6 ساڵە منە خوێنم لە 6 ساڵی وە خوێنم حتا ئێستا قورئان فێر نەبوو بێتم ئەمە وەڵڵای هەر بڕۆم هیچ بڕۆم باشترە یان سەر خۆم هەڵگرم بۆ وڵاتێتر بڕۆم ئەم کۆرە بیزانێ حەیامی بێت جا زۆر لە کۆرەکە هاترسام ئاوا گوێی ڕاگیر کردو بۆ من گوێی لە کەلیمەیە بێ مجزم ئەوتەم لەکوێ خوێنم وەڵا قوربان سوێنم خوارد ناڕۆمەوە بۆ ماڵەوە بۆ لای باوکم هەتا قورئان ختم نەکەم خۆم بە خۆم مامۆستا بووم اینجا حرفەکان مەناسی والله لە ئەلیف لام میمەوە ئەلیف لام میم ذلك الكتاب بحنجة لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب إلى آخره قوربان دوو مانگ نەڕۆشتمەوە باوکم هەر جواب بێنات مەلا ساڵح حەمید بۆ نایەتەوە شێت بووین بۆی مناڵت گشتی ئەوەنە بیرێکە ئەبد بەخوا ناڕۆمەوە هۆشم پیان کرد بوو عەقڵم خوا عەقڵی دابوو پێم سەرتان نێشێنم قورئانم ختم کرد ئەو کاتەکە لە خزمەتی جەنابی مامۆستا مەلا ساڵح دەست بە خوێندن کرد ئەو کاتە تەمەنت چەند بوو چۆن دەست پێ کرد ئەو کاتە تەقریبەن دەبری 12 ساڵە بووم لەو ناوەیە ئەبووم لەکوێ دەست لە خزمەتی دەخوێنەوە لە مزگەوتی خانەقای مەولانە خالید بەڵێ ئەو عەزم نەکردی بچینە ئەوێ مامۆستا لەوێ بوو نانەکەمان چۆن بوو مامۆستا لە مزگەوتی مەولانە خالید دەستم پێ کرد ئەلا کولین تا ڕادەیە ڕۆشتین چ لەلا دەخوێن مامۆستا من لە ئۆنموزەجەوە دەستم پێ کرد ئۆنموزەج کتێبێکی زۆر چاکە عیبارەکە ئەو کاتە مامۆستا بێ مستعید بۆ ئەو جازێ وەرگرت ئەتونا مامۆستا مەلا ساڵح مامۆستا مستعید بوو لای مامۆستا مەلا عەبدوڵڵا بەڵێ ئەتوش سوختە مامۆستا مەلا ساڵح یەک مامۆستا مەلا مەجید دوو
لە مامۆستا ئەمین چۆڵمەکی 3 مامۆستا جەلال کوڕی شێخ مەشایخی چۆ ئێران بانە ئەوان شێخ ئەوە لەوێ دەرسیان دەگوتۆ ئەوانە بەلە کوڕی ئەو بوو. مامۆستا لە خزمەتی جەنای مامۆستا حتممە زۆر بێکۆ بوونە سیفەتەکانی جەنای مامۆستا ئەو سیفەتە خەسڵتە باشانێکی هەیبوون. مامۆستا مەلا ساڵح مەشهور بوو بە سۆفی ساڵح ئەوانەی برادەری خۆیان بوون. سۆفی لای ئێمە ئەڵێن دەروێش بە ئەو سیفەتێکیا بێ. سۆفی هەن خانەقاوی بیارەیە ئەوانە ئەلەن سۆفی لەهجەی ئەوانە. ئەجا مامۆستا حەقیقەت بووە سۆفی ماشاء الله علم و تەسەوفیشی بەقووەت بوو. مامۆستا ئەغڵب بە ڕۆژوو بوو. مامۆستا دائیما یارمەتی هەژار و فەقیر ئەیدا ئەگەر خۆ نەیتوانایە بە جەماعەتەکەی داوای لە جەماعەتەکە کرد فڵان کەس دەستی ناڕۆ یارمەتی بدەن. مامۆستا دەستی هەر لە خێرا بوو هەتاکو لە بزگەوتی ئیمام قاسم وەفاتی کرد ڕۆی بەلای ڕەحمەتی خوا. زۆر بەڕێز مامۆستا عەزەدین یەکێک لە قوتابیەکانی جەنای مامۆستای ڕەحمەتی. مامۆستا گەر پێمان بڵێ بەڕێستانەکەی چوونە خزمەتی جەنای مامۆستا و چتان لەلای ئەو خوێند؟ بەڵێ باسکردن لە جەنابی مامۆستا مەلا ساڵح باسکردنە لە علم و لە زانست، باسکردنە لە ئەدەب، باسکردنە لە ئەخلاق، باسکردنە لە تەقوا، باسکردنە لە وەرع، باسکردنە لە زوهد. مامۆستا لوتکە بوو لە هەموو ئەو بەها بەرز و جوانە ئیسلامیانەی کەوە خۆ پێغەمبەری خوددا ئەمری پێ کردووە. ئێمە بە حکمەوەی کە لە گەڕەکی ئازادی بووم و گەڕەکی ئازادیش نزیکە لە گەڕەکی ئیمام قاسم هەمومان مؤثیر بوون بە جەنابی مامۆستا مەلا ساڵح. من کاتێککە چاوم کردەوە لە تەمەنی 15 ساڵی لە تەمەنی 16 ساڵی هەتا ئەو ڕۆژەی مامۆستا وەفاتی کرد ئێمە لە خزمەتی مامۆستا بووینە. هەرچەندە من بۆ خۆم ئیجازەی مەلایەتیەکە و ئیجازەی علمیەکەم لە خزمەت مامۆستا مەلا محەممەد ڕەشید وەرگرتووە کە ئێستاکە لە ژیانە ماوە خوای گەورە پایەداریکە، بەڵام مامۆستا مەلا ساڵح ئەو علومانی کە لە لای خوێندومە فقهم لە لای خوێندووە، نەحوم لە لای خوێندووە و ئوسوڵشم لە خزمەتیە هەندێک خوێندووە. بەڵام مامۆستا ئەوەندەی تەسیری ڕوحی و تەسیری پیشەیی مەلایەتی لەسەر ئێمە و لەسەر من بووە، ئەتوانم بڵێم کەمتر تەسیری علمی و زانستی لەسەرمانە هەبووە. چوای کرد مامۆستا هەوڵە کاریگەر بێ؟ دڵسۆزیەکەی بۆ دین، دڵسۆزیەکەی بۆ قوتابیەکانی و دڵسۆزیەکەی بۆ مزگەوت و میحراب و مینبەر. مامۆستا ماڵی لە حەی عولەما بوو لە شاری کەرکووک، مزگەوتەکەی لە ئیمام قاسم بوو. لە سەعات 9 بەیانیەوە مامۆستا جەنابی تەشریفی ئەهات لە مزگەوتی ئیمام قاسمە بووە تا دوای پاش نوێژی عیشا. ناڕۆیشتەوە کە ئێستاکە ئەمە بەڕاستی کەلێنێکە لە لای ئێمەی مەلایەن. سەعات 9 بەیانی مامۆستا تەرسیارەشی نەبوو، ها قەمەرەی نەبوو، تڕێنبەری نەبوو، ئەها سەعات 9 بەیانی لە مزگەوتی ئیمام قاسم ئەبوو هەتا پاش نوێژی عیشا. یعنی ئەوەندەی لە خزمەتی مزگەوت و فەقیە و تەلەبە و گەنج و خەڵک بووە کەمتر لە ماڵەوە بوو. ماشەڵڵا. ئەو پێگەی کە جەنای مامۆستا هەیە بوو لە ڕووی زانستیەوە چۆن بوو؟ لەس پێگەیەکە بوو مامۆستا هەتا بڵی زانابوو لە علومەکانایە، هەتا بڵی زانابوو. باسی نەحوت بکردایە ئەتون مامۆستا نەحویە، باسی سەرفت بکردایە ئەتون مامۆستا سەرفە، باسی فقهت بکردایە ئەتون مامۆستا فەقیهە، باسی ئوسوڵت بکردایە ئەتوت مامۆستا ئوسوڵیە. لەگەڵ ئەوەشە ئەم هەموو زانستەی هەبوو مامۆستا لە عیلمایە زۆر متەواضع بوو. چۆن؟ کاتێکە هەندێک لە قوتابی و لە فەقیەکان بگەیشتایەتە بابەتێک بیزانایە مامۆستایەک لە خۆی زاناتر ئەو بابەتە ئەداتەوە ئەیوت کوڕم بچۆ بۆ خزمەت فڵانە مامۆستا
با ئەو ئەم بابەیان ئەم بابەتت بۆ شی بکاتەوە. ئەمە تەواضع لە علمە ها. دوو، مامۆستا لەگەڵ ئەوەی کە مفتی بوو زۆر خۆی لە فتوادان دوورە خستەوە، بە تایبەتی ئەگەر فتواکان فتوایەک بووە ڕای جیاوازی هەبووە ئەی فەرموو بچنە خزمەت فلانە مامۆستا یان پەیوەندی بۆەوە بکەن یان بچن لەو فتواکە وەرگن. ئەمە لە چیە؟ ئەمە چی ئەگەیەنێ؟ ئەمە ئەوەمان بۆ ئەگەیەنێ کە مامۆستا هەستی بە مەسئولیەت و بە ئەمانەتی علمی کردووە. خۆ مامۆستا ئەیتوانی ئەو فتوایانە بدا، مامۆستا ئەیتوانی ئەو بابەتانەشی بکاتەوە، بەڵام لەبەر ئەوەی ئەیزانی ئەمانەتەکە لەسەری قورسە مامۆستا خۆی لێ دوورە خستەوە. لە کاتی خۆیان لە لوزنەی فتوا بوو. بەڵێ هەر ئەو ئاستە بەرزەوەی کردو کە مامۆستا لەوێ بێ. بەڵێ هەرەوە ئەوە ئاستە بەرزەی بوو. دوایی هەرچ کاتێک فتوایەک بوترە مامۆستا مەلا ساڵح ئەو فتوایی داوە، کەس ناتوانی یەک و دوو قسە لەسەر ئەو فتوای مامۆستا بکات، چونکە بە فەقیە و بە مامۆستا ئاینیەکان و بە گەنجەکانەوە سیقە و متمانەیەکی کاملیان هەبوو بە جنابی مامۆستا. خۆی فتوا چییە؟ فتوا عولەماڵێن الفتوى رخصة من ثقة، وانە فتوا ڕوخسەتە لە کەسێکی سیقە پێکراو و ئەم دوو سیفەتە جوانە لە مامۆستایە هەبوو. یەک حەزی ئەکرد هەتا بکرێت لە فتوایە ڕوخسەتی هەبێ، دوو مامۆستاش متمانە پێکراوی دنیا و دین بوو. باسی حزرەت کرد مامۆستا کە لەوێ لە مزگەوتە کۆ دەبوونەوە، کە لەوێ بوو کاتی دیاریکرای هەیە بۆی کە فەقیەکان لە خزمەتان دەرسی تابێت بە جۆرەی توانای فەقیە و مامۆستا و تەلەبەکان بوو. مثلا من لەبەرەوەی کە من لە پاش نۆژی عەسر زیاتر مەجالم هەبوو، پاش نۆژی عەسر زۆر جار منە چوومە خزمەتی یان بەیانیان، کاتەکانی خۆی دابەش کردبوو و بەردەوام لە خزمەتی فەقیە و تەلەبە و قوتابیەکانە بوو. بە بەردەوام ئەوەی کە فەقی بەردەوام لە خزمەتی بووبن و تا ئەو کاتێککە پێی گەیاندون ڕۆژانە چەند لە خزمەتیان دەماوە، دەرسەکان چۆن بوون؟ ئەو دەرسانی کە ئەوترایەوە مامۆساوەکو باسمان کرد ئەو سەردەما زیاتر نظامی حجرە تقریبان کەم ببووەوە لەبەرەوەی هەلومەرجی حکوومەتی بەعس بوو، مانەوە لە مزگەوتەکانە نەختێک مەترسیدار بوو و مامۆسا بۆ خۆشی ئەو کاتە حکوومەت زۆر چاودێری ئەکرد، بەڵام مامۆسا هیچ کاتی سڵی لەو بابەتە ناکرد. لەبەرەوەی مامۆسا خۆی بەخت کرد بۆ بەخوای گەورە. یعنی ئێمە ئەمانزانی مراقبە ئەکرێ مامۆسا، متابعە ئەکرێ مامۆسا، لەبەرەوەی ئەو هەڵوێستە شەرعی و جوانانی کە هەی بووە، بەڵام مامۆسا هیچ کاتێک لەوە سڵی نەکرد، باکی پێ نەبوو ئەبەدەن و هەچ کاتێکش ئێمە پێیمان بوو تا بە زەردەخەنەیەکەوە ئەوت بیدە دەستخوا، ئەوت بیدە دەستخوا و هیچ کاتێکش مامۆسا سڵی لەوە نەکردووەوە هەتاکو جەنابیان تەشریفیان چوە خزمەت خوای رەب العالەمین لە دەور و لە دەرس و لە فتوا دانەبرا مامۆستا. ئەتو زۆر لە خزمەتی مامۆسا ئەو خاڵەنی کە جەنابتان پێوە سەرسامن تا ئێستا کە بۆی کە وەکو دەرسێک بۆ ئێمە باسی بکەوە بیجێڕیەوە. مامۆستا جگە لەوەی کە مامۆسامان بوو باوکشمان بوو، مامۆسا جگە لەوەی کە مامۆسامان بوو معنایە کە زۆر دڵسۆز بۆتان، یعنی قەناعەت بکە ئەو ڕۆژێک کە خەبەری فەوتی مامۆسامان پێگەیی مەگەر باوکمان لە دەستدابێ ئەوەندە پێ بووی متاسیر بووینە. ینی ئێستاکەش کاتێک کە باسی مامۆسا مەلا ساڵح ئەکرێ ئەو مەواقف و ئەو ڕەفتار و گفتارانی کە دێتەوە پێش چاومان و یادمان ڕامانە چەڵەکێنێ. من نمونەیەک بۆ باسکەم لە وەفاداری مامۆسا بۆ قوتابی بۆ تەلەبەی. مامۆسایانی شاری کەرکووک زۆر دەزانن پێش پرۆسە وتاری کوردی لە شاری کەرکووک مەمنوع بوو. حکوومەتی بەعس بە تایبەتی لە وەرزی بەهارە بڕیاری ئەدا ئەیوەتی تر تەرجومەی خوتبە بە کوردی ناکرێ. پێنجشەمانێک چوومە خزمەتی مامۆسا لە مزگەوتی ئیمام قاسم، شەهید مەلا نەوزاد خوای گەورە دەرەجەی عالیکە لەوێ بوو، مێزەری بۆم پێچایەوە، مێزەرێکی بۆم پێچایەوە و ئیتر مامۆساوتی مەلا عەزەدین ئەوە بڕیار دراوە خوتبەی کوردی مەمنوع بێت. وتم مامۆسا تەبلیغ کراوە. هاتمە دەرەوە بە مامۆسا مەلا حوسێن و مامۆسا مەلا شەهید مەلا نەوزاد و مامۆسا مەلا عەباس خوای گەورە فەرەجی خێری بنێرێ، وتم من جواب بەم بڕیارە نادەم و وتاری کوردی بەیانی هەرە خوێنم. بەیانی جومعە بوو سەعات دە باوکی ڕەحمەتیشم مابوو، دایکم هاتە ژوورە وتی کوڕم مەلا وتی مامۆسا مەلا ساڵح لەبەر دەرگایە، لەبەر دەرگای ئێمە؟ وتی هەروەڵ.
چوومە دەوەستیم کرد مامۆستا مەلا ساڵحە و مامۆستا شەهید مەلا نەوزارە و مامۆستا مەلا عەباسە و لەگەڵ برایەکی تر بە سەیارە هاتبوون وتم مامۆستا فەرموو وڵات چون لە ژوورەوە دانیشتین باوکی ڕەحمەتیشم مابوو وتم مامۆستا لە خزمەتتام زۆر پێم سەیر بوو مامۆستا تەشریفی هاتووە بۆ ماڵمان ئاشتا هاوسەرگیریشم نەکرد بوو وتی هاتوومە بۆ ئیشێ بۆلات وتم مامۆستا هەر ئیشێ بە من بکرێت سرم لە خزمەتە وتی ئەمڕۆ جمعەیە ئەبێ خوتبەی کوردی نەخوێنی گوتێتو بەڵێ وتم مامۆستا بۆ نەخوێنم وتی کوڕم من اختیار بووم کە بانگمیان کرد چاوێکمیان دەرهێنا تۆ گەنجی بەدگرن لە ناوت ئەدەن لە ئوسوڵا نەتخوێندووە دەرء المەفسەدەتی مقدم على جلب المنفعة نەتخوێندووە مەفسەدە لادان لە پێشترە بۆ منفعەت هێنان قبول ناکەم بخوێنی وتم مامۆستا ئەمری جەنابتە ئەو پەڕی دڵسۆزی هاتە بۆ کەنەکە قوتابیشی چی بەسەر نەوەکو قوتابێکی چی بەسەر بێ و دوایی ینی لە دڵسۆزی و لە وەفاداری مامۆستا بتوو مەسەر لە دوای من مامۆساکانی هاوڕێم پیان وتی مامۆستا بگەرە مەلا عەزەدین هەر ئەوێ و تاری کوردی هەر بخوێنێ بەڕست مامۆستا حوسێن یەکێک لە قوتابیەکانی جەنای مامۆستای ڕەحمەتی کە زۆر لە خزمەتی خوێندویتی لە دەستپێکە دەمەوێت ئەوە پرس مامۆستای بەڕست لەبەرەوەی بەڕستان هەم قوتابی ئەو بن و لێی نزیک بوونەوە زۆر لە خزمەتی مانوتەوە ئەگەر ئەوەی پێناسەی جەنای مامۆستامە لە بکەی زیاتر بناسین مامۆستا چ مامۆستایەک بوو طبعا مامۆستای خوا لێ خۆش بوو مامۆستا مەلا ساڵح هەرچەند دێبلی مامۆستایەکی نەرمونیان بوو قسە خۆش بوو لێزان بوو زانا بوو ئەوەی لە کۆڕ و مەجلیسی ئەوە دابنیشتە هەستی بە بێزاری ناکرد زۆر زیرەک بوو لەخوا بە زیاد بێ حەمد و سەنا بۆ خوای گەورە بۆ ئەو عیلمێکەوە پێی بەخشی بووە بۆ ئەو عیلمێکەوە بەخشیەوە بۆ قوتابیەکانی چونکە هین وهەیە عالمە بەڵام ئەو عیلمەی لەگەڵ خۆیان باتە گۆڕەوە بەڵام ئەو وای نەکرد کۆمەڵی قوتابی پێکهێنا بە شەو بە ڕۆژ لەگەڵ یان نابوو بەو تەمەنەیەکەوە بە ساڵا چوو بوو ماندوو نەناز بوو هەستی بە ماندووبوون ناکرد کەسێ بوو لەگەڵ هەموو کەسێکایە ئەگونجا مناڵ گەورە ئافرەت بچووک ئەختیار زانا نەزان لەگەڵ خەڵکیە لەگەڵ هەموو خەڵکیە باش بوو چاک بوو گفتی خۆش بوو قسەی خۆش بوو مامۆستایە بوو مامۆستایەک بە زمانی خۆم بڵێن شعبی بوو ناو خەڵکیە زۆر خۆشەویست بوو زەرەری بۆ کەس نەبوو لە قانجا زیاتر هەر کەسێلی بقەوما یەکەم کەس بووکەوە بە هانایە چوو بە فریایە کەوت فلەبەرەوە قوتابیەکانی زۆر خۆشیانەویست ئەگەر ئمڕۆ دەرسەکان تاوا بواە وانەکان تاوا بواە چاوەڕوانی سبەیانێکە چۆن بگەنەوە خزمەتی مامۆستا جارێکی تر گویان لە قسە خۆشەکانی بێ و لەوانەکانی بێ و لە عیلم و زانستەکەی بێ بە مامۆستا لە هەموو ڕوویەکەوە لە هەموو ئاستێکەوە دەورێکی باڵای هەبوو ڕۆڵێکی کاریگەری هەبوو لە کۆمەلگایە لە ئیمام قاسما پێشەنگ بوو لە کەرکووکە بە تایبەتی هەموو کەسێک بە باشە ناوی ئەهێنا و هەموو کەسێک خۆشێویست هەر لەبەر ئەوەی کەوا عالم بوو لەبەر ئەوەی کەوا لە بینی خۆی و خوای شتێکە بوو کەس نایزانی کەوا چیە زۆر نهێنی هەو بینی خۆی و خوا کە زۆر کەس پێی نازانی و هەروەها لەگەڵ مامۆستاکانی تریشایە هەموو کات وەک براوا بوون خۆشەویست بوون لە نێو یەکتریایە ڕێزیان لێگرت و هەرچەندێ بڵێ عالم بوو لە بوارەکانی شریعەتە زۆر زیرەک چەند بەڕسان لە خزمەتی مانەوە مامۆستا وەکو قوتابی تقریبا بۆ 6 ساڵ لە خزمەتی مامۆستا مەلا ساڵح هەبووم بەبەردەوامی بەبەردەوامی لەبەرەوەی کەوا من لە ساڵی 93 بوو باوکم ئەمر خوای کرد باوکشم مامۆستای ئاینی بوو و هاوڕێی مامۆستا مەلا ساڵح بوو بەڵام کە ئەمر خوای کرد باوکم ئێتر مامۆستا مەلا ساڵح ئەو کلێنە گەورەی پڕەوە کرد بۆمان لەخوا بەزیاد بێ هەم مامۆستامان بوو هەم باوکمان بوو هەم ئامۆژگاریمانی ئەکرد و هەم علمەکەشمانی فێرە کرد ئەو ساڵانێک کە بەڕستان لە خزمەتی بوون ساڵانێکی زۆرە لە بەمەلایەتی حتمما زیاد ئاشنای ئاسی زانستی زەنای مامۆستا بوونە ئەگەر پێمان بڵێ بوون منە ئەو پایابەرزەی کە مامۆستا هەیبوو لە زانستا چۆن بوو مامۆستا زۆر جار مامۆستایانی شاری کەرکووکە گەر شتێک بواە پەیوەندیان بۆ مامۆستاوا کرد کە ئەو بابەتە چۆنە و چۆن نییە
ئەوش وەڵامیان یادایەوە ئەمە ئەگەر شتێک ڕابگەێنێ ئەوەیە کەوا مامۆستا مەلا ساڵح لە ئاستێکی بەرزابوو لە عیلمایە لە هەموو عیلمەکانە تەنانەت ئێمە مانتقشمان لەلا ئەخێن کەوا مانتق کتابێکی نەختێ وشک و قورسە لەو بوارەیە زۆر زیرەک بوو لە بواری بابەتی شەرعیایە میراتی بێ تەلاق بێ نیکاح بێ معاملات بێ ترەوە لە کتابەکانی ترە لە ئوسوڵ فقه لەم ئاخر و ئوخرەی عمری کۆمەڵی قوتابیە هەون دەرسیان لاخن کتابی ئوسوڵ فقه لەوەشە الحەمدوللا توانایەکی باشی هەبوو لە هەموو چەمکەکانی علم مامۆستا لەخوا بە زیاد بێ شارەزایەکی باشی و تاوەتی هەبوو و بە جوانی وانەکانی ئەوتە و ئەیگیان بە قوتابیەکان لە کامە زیاتر تیاڕوت و مامۆستا لە زیاتر مامۆستا لە بواری شەرعیە پسپۆر لە کامە مەزهەبا ڕوسوبیان مەزهەبی شافعی بە تایبەتی بەڵێ لە مەزهەبی شافعی مەزهەبی حەنەفیش ئەوتەوە هەندێک جار کتێبی مەتن القەدوری ئەوتەوە کە کوتەیبێکە لە مەزهەبی حەنەفی ئەویتەوە بە کۆمەڵی قوتابی بەڵام زیاتر ئەوەی کەوا تیا بسپۆر و شارەزا بوو مەزهەبی شافعی بوو. بەڵێ علمی مامۆستامان زانی کە ئاسێکی زۆر بەرزی هەبوو لە مڕەکانەوە عملی مامۆستا لە ڕووی وەڕع لە ڕووی تەقوا لە ڕووی ئەسکارە تۆن تێکەڵ چێشی دەکرد لەگەڵ علمێکە هەیبوو. بەڵێ طبعا کەم هەبوو بتبینیا مامۆستا مەلا ساڵح دەستی بەتاڵ وایە یان بە علم وتەنەوە بوو دەرسیەدایەوە یان ئەوەتانی خۆی مەشغوڵە کرد بە زکر دایم تەسبیحێکی بەدەستەوە بە زکری خوای گەورەیە کرد یان دەستنێژی ئەشوەری و چەند ڕکعاتێ نوێژیە کرد وەجاروە هەبوو من ئاگام لێ بوو چونکی ئێمە زۆر نێزک بوون لێوەی دەشەوی ئەخیری مانگی ڕەمەزانی ئەعتیکافێ کرد لە مزگەوت ئەمایەوە ناگەڕایە بۆ ماڵ ئەو دەڕۆژ هەر لە مزگەوت ئەمایەوە جا لە مزگەوتەکەی خۆی ژوورێک هەبوو نەختێ گەورە بوو لە تەنیشتی و ژوورێک هەبوو بچووکتر بوو ئێمە پێماوەت خەڵوەتگا ڕەمەزانان مامۆستا مەلا ساڵح شەوان ئەچوو ئەوێەوە ئێتر کەس ناچوو بۆ لای بەڵام ئێمە کە لە ژوورەکەی تەنیشتیەوە بووین شەوان گوێمان لە گریانی ئەبوو لە پاڕانەوەی بوو لە معنی گریانێکی بە کۆڵ خۆمان لامان سەری وەمەند مامۆستا بۆ واکا لە خۆی ئێتر سوبحان الله ئەو شەوانی ئەخی زۆر لە خوای گەورە ئەپاڕایەوە زۆر ئەگریا وەکو کەسێک بڵێ من 11 مانگە بێ ئەمری تۆم کردووە ئێستا هاتوومە لە دەرگای تۆ ئەدەم چاوەڕی ڕەحمەتی تۆ بەزەیی تۆم فریامکەوە بەڕاستی ینی وای لە ئێمە کرد زیاتر ئاشنای ئەم دینە بین ئەم قورئانە بین ئەم ڕێبازە بین دینی ئیسلامی لامان لە دڵمانە شیرین کرد علم و زانستی و خۆشەویست کرد لە دڵمانایە وای لێمان کرد زیاتر لە خواوە نێزک بینەوە جگە لە زانستی شەرعی ئێوە وەکو قوتابی چیتر فێر بوون لە مامۆستا وەڵاوی کەوا لە مامۆستا مەلا ساڵحەوە فێر بوون ئەوەیە لەسەر خۆ بین زوو هەڵ نەچین ئارام بگرین چونکی ئەو مامۆستا مەلا ساڵحەی کەوا باسیەکەین کە خوای گەورە ڕەحمەت بارانی بکە زۆر ئارامگر بوو تەمان چاوێکی لەدەستدا بوو ئازارێگە لێ زۆری هەبوو کە ئازاری هەبوو جارەوە هەبوو شەوان خەوی لە ناکەت بەسای ئازارەوە جا هەرچەندێ ئەو ئێشەشی هەبوایە لەوانە وتنەوە دەرسوتنەوەی خۆی ڕناوەستا بەردەوام بوو وەلای کەسش گلەیی ناکرد بە حیاتی کەوا بڵێ من ئازارم هەیە شوێنێکم بەڵام لە ماڵەوە باسییان زۆر ئازاری هەیە بۆ ئێمە باس ناکرد بەڵام خۆی دیار بوو کەوا زۆر نەخۆش بوو زۆر ئازاری هەبوو تەنانەت لە کۆتا ساتەکانی ژیانیشیان من هەر لە دیاری بووم لەگەڵ یا بووم کەوا بەڕاستی هەر لەگەڵ یا ئەماوتەوە لا ئیلاهە ئیلا الله هەتا ڕوحی تەسلیم کرد دەیگوتەوە بەڵێ بەڵێ ئەو خاڵانە چین کە جەنای مامۆستا جیا دەکاتەوە لە مامۆستاکانی ترە بۆکوتم مامۆستا هەیە عالمە بەڵام لە ڕووی ئەوەی کەوا بینی خۆی و خوای نەختێ لاوازی هەیە مامۆستا مەلا ساڵح ئەوەی نەبوو عالمێ بوو عالمێ و بە معنای کەلیمە سوکاتی بە کەس ناکرد وە کەسی بەکەم ناز کەس بە کەسی بەکەم تەمەشا ناکرد ناوێت ئەو لە من لەو باشترم لەو چاکترم لەو زاناترم هەر کەسێ وایوت مامۆستای و ڕێزی لێ بگرن هەچەندی خۆشی عالمێکی گەلێ چاک بوو وەکوتم لە خواوە گەلێ نێزک بوو و ڕووی کەسی ناشکان و کەسی عاجز ناکرد چەند ساڵ لە گەڕەکی مام قاسم لەو مزگەوتەیە بوو باوەڕ ناکەم یەک کەسی دڵی لێ شابێ ئەمە مامۆستامان نەبینیوە بە خزمەتی نەگەیشتوین بەڵام ئەگەر تو پێمان بڵێ هەر لە کۆتای قسەکانتە کورتکراوەیەکی ژیانی مامۆستامان پێ بڵێ مامۆستا ئەو کەساتێ بوو کە مای ئەوەیە کە ئێمە دەرسپەن لە ژیانی مامۆستا وەربگرین گومان لەوەیان نییە من هەر کاتێک کەواتی ئەپەڕم بە قەبرستانی بەرتەشیایە هەر دڵم ئەلێ بڕۆ سەردانێکی بکە کە سەردانیش یەکەم هەست بە ئاسوودەی یەکەم لە گۆڕەکەشی هەست بە ئاسوودەی یەکەم کە ناوەکەی بینم هەست بە ئاسوودەی یەکەم چونکی کەسێ بوو زۆر لێوی نێزک بوو و زۆر لە منەوە نێزک بوو دایم لەگەڵ مابوو جارو هەبوو بۆ کێشەیەکم هەبووە هات لەگەڵ ما بۆ بەغا ئەی بابچین بۆ بەغا لەگەڵ تا دێم شەو ماوینەتەوە لە فندق لەگەڵ مابوو بۆ تەمەنێەوە عنی
وەکو برازایەک تەماشای هاتوو تەنها قوتابیەک بی بەس فقط بەڵام وەکوتم زۆر نێزک بوو لێمانەوە زۆر خۆشەویست بوو یعنی ئەو کاتێکەوە ماڵ ئاوای لێماکرد بۆ ئێمە بەڕاستی یعنی تووشی شۆک هاتین چونکی زۆر خۆشەویست بە دڵمانایە مزگەوت لە پاشی ئەو تام و تێژەی نەما هەرکی ئەهان هەر کێک هاتووە نەیتوانێەوە جێ ئەو پڕۆ بکە مەقامی ئەو وەربگرێ چونکە کەسێ بوو لە ڕووی کۆمەڵایەتیەوە باش بوو و خەڵکیش ڕێزیان لێ ئەگرت و هەر سەر و سیمای تەمەشا بکردا نووری لێباری ماشەڵڵا ینی دەکرێ بڵێن مامۆستا بەو چاوە تەماشای قوتابیەکانی دەکرد کە ئەنەما کوڕی خۆیتن بێگومان دڵسۆزی مامۆستا لە بۆ گەیاندنی پەیامی خودا وەکو شەرع وهروە وەکو وانە شەرعیەکان بەڵێ وەکوتم مامۆستا بەتەمەن بوو ئێمە کاتێکەوە لە خزمەتیا بووین ئەو تەمەنی نزیک 70 ساڵ بوو 60 بۆ 70 لەو زیاتر بوو ینی تقریبا بەتەمەن بوو بەڵام لەگەڵ ئەوە شابیانیان زووە هات بۆ مزگەوت تقریبا سەعات 9 هات بۆ مزگەوت لە 9 ئێمە لە خزمەتیا بووین هەتاکو نوێژی نیوەڕۆ جاروە هەبوو وەزبەی تر هەبوو لە دوای نیوەڕۆ هەتاکو عەسر وەزبەیە تریشی هەبوو لە دوای عەسرەوە هەتاکو مەغریب قوتابی بەیەواندا ماندوو دەبوون بەڵام ئەو وەکو مامۆستاش بە لەگەڵ هەمووشیان بۆی لەگەڵ هەموویایە نسبەتی وانەوتنەوە هەستی بە ماندووبوون ناکرد تام و تێژی لێبینی خۆی و ئەو کەسانی کەوا لە دەوروبەری بوون و قوتابی بوون ئەوان لە خۆی زیاتر تام و تێژیان لەوانەکانی بینیەوە لەبەرچی لەبەرەوەی کەوا سەرڕایەوەی کەوانەکەیوتەوە قسەی خۆش بوو. مامۆستای بەڕێز ئێمە حەزەکەم سیاری ئەو لە جەنابتان بکەین کە حتمما مامۆستا دەزانین کە ئەشکەنجەگەلێکی زۆری بینیوە ئەو هەڵوێست و مۆقیفانەی جەنای مامۆستا هەم لەسەر دین هەم لەسەر با بڵێن کوردایەتێکە بەدەستی بەعسا بینیوێتی لە ساڵی 86 بوو باسی ئەوەی کردکەوە کورد تەرحیل دەکرێ وەک مەرحەمەتێک وەک ڕزایەک لە حکوومەتی داوا کردکەوە ئەو کەسانی پێشمەرگەیان نییە مەسەن عسکەری ڕاکردویان نییە یعنی دژ حکوومەت شتێکیان نییە وەک ڕزایەکەوە وازدەوانە بێنێ ئەسێرەوەی خۆش بوو بۆ ئێوارەکەی هاتن داوای لە حکوومەت کرد بەڵێ سارێک هاتن دایری ئەمنی کەرکووک بوو بردیان تەوان ئێمەش شتەوە نەبینی بوو ترس و خەوفاتە دڵمانەوە دوو شەوی پێچوو لە دایری ئەمن لای مامۆستاکان خوازیان بات و مامۆستاکانی شاری کەرکووک یەکدەنگ بوون ئەو کاتە چون بەلای مدیر ئەمریکان یا گشتمان ئەگری یا مامۆستا بەرەلێ چاری نەما ئەو کاتە مامۆستا هەیبەتی تری هەبوو لای حکوومەت هاتەوە بۆ سێم ڕۆژاتەوە بەڵام چاوی پڕخێم بوو چاوت نازم تا ئێستا من دڵم نەهات پێی بڵم چۆن چاوت بابوو لە خەڵکی بیستم ئایا بە بۆ کەسیان داوە ئایا بە شیش دیان داوە ئەو چاوێ دەستدا سبحان الله ئەوگری خی گوێرە خۆشی ویست بە 7 ساڵ بەو ئازارەوە بوو سبحان الله چەند دکتۆری کرد مووسڵ بەغا تکریت آخری دکتۆرێکی ئێرە وتی مامۆستا تۆ چاوت هەر نەماوە دەری کە ئازاری نامێنێت یعنی ئیرادی خوا بوو کەەوە 7 ساڵ بەو ئازارە و ئەزی زۆر بێ دەری کرد ئازاری نەما ئەو چاو لە دەستدانێ بەدەستی بەعسا لەسەر هەڵوێستی کوردایەتی و لەسەر هەڵوێستی با بڵێن حەقبێژی لەسەر دین بەڵێ قسەی حەق بوو ئەلحەمدولیلا قسەی حەقێکی لە بان خوتبەکانە لە بانمبەرە دوای ئەوەش ئیتر زیاتر خۆشەویستی ناو شاری کەرکووک یعنی خەڵکی زیاتر ئاشنا بوون یعنی خەڵک هەر ئەلەم جادەیە بوون کابرای کات نوێژی ناکرد بە گەرمی سەلامێکی مامۆستا بەو شە بگەێنم باوکمتی ئەوە این سزنەکەیە ئەو ڕێزە بەڵێ پێگەی جەنای مامۆستا لە ڕووی زانستیەوە ئاوای لێکرد بوو کە پێگەیشی ئەوە بەرزی کۆمەڵایەتی دروستکە لە نێو خەڵک الحەمدولیلا مستەمر یعنی بەردەوام بوو تەدریسی ئەو زائیدەن کۆمەڵایەتی زۆر بوو قەزەی سڵح و قەزەی ئیتر بۆ تەعزیە ینی بە پیری خەڵکەوە ڕۆی یەکێ لەوانە حازیەتی یادی بەخێر بێ کە ئیستا مدیری ئیزاعی قورئان کەریمە قسەی خۆشیە بوو ئەیت ئەم مامۆستا ساڵحە کۆبوونی ئەوقافی لەسەر مژانەکە حەزی بە ئەوقاف زۆر نەبوو بەڵام مناڵێک لە دەیەکی لە تەکەی ئیسێمایی نەخۆش بێ ئەچێ بۆ لای حەزی بە بۆ شتان سەفەر و لای خزمان هەبوو زانای مامۆستا حەزشی کردوانە ماشەڵڵا 18 ڕۆژتە بە حەز مووقیفێک لە حەزا باسەکرێت جەنای مامۆستا کە تووشی بوو بێ وەڵا ئەمەش زۆر باسە کرد سەفەرێکیان لە قافڵەکەی کەسێکی بێن مامەحازێکی بێن عامی نەخێنەوار بوو وتی مامۆستا من نەخێنەوارم جە نابێت مامۆستای ئەهلی عیلمی بەرماڵێکم پێ حەزەکەم بیدەی بە کەسێک کە ئەهلی خوا بێ چێ دڵتەوە ئەم بەرماڵی دەیتێ
وڵاوتی مش بەڵام دایبان شانمە و لە دەوری کەعبەی شەریف ئەسوڵامەوە سەیری خەڵکیمان کرد وتی سبحان الله خەبوو نوێژە کرد دەبوو تەواف و دوعا و ئەمانەیە کردی کابرای کۆتە بەرچاوم ڕووی لە کەعبەیە دانیشتووە ڕووی لە نزیک کەعبە دوعا دەستی بەرز کردوتەوە دوعاکە بەڵام بە کوڵ ئەگرێ وتی چۆ دڵم بوت ئەم کەسەی دیار بەماڵەکەی دەمێت وتی بەرەبەر چوومە پێشەوە نزیکم ئەو پشتی لە من ڕووی لە کەعبەیە مش لە پشتەوە بەرەبەر نزیکە مۆڵی وتی مەچێ دوان مابوو دانیشم لە پشتەوە وتی ئاوا سەرداوی کرد وتی بەرماڵەکە دانی و بڕۆ وتی دەستم کرد دەگیران و باوشم پیا کرد وڵاتم خەڵکی فەڵەستین بووە وتی ئەوش زۆرە گرا بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕسەی زانان ئەوەی بینیتان تاوی ئەڵقەمجارەی بەرنامەی ڕچبوو لە خزمەتی مامۆستایشی زۆر پیا بەرزی کەرکووکە ڕێزدار جەنابی مامۆستا مەلا ساڵحی کانی چناری ئەو مامۆستا بەڕێزا نزیکەی نیو سەدا خزمەتی مامۆستا لە میحراب و مینبەر و مزگەوتە لە خزمەتی قوتابیانی شەرعی توولی تەمەنی خۆی وەکو مەمێک تواندەوە بۆ ئەوەی پەیامەکەی خوا بە باشترین شێوە بگێنێ مامۆستایەکی کۆمەڵایەتی مامۆستایەکی تێکەڵ لەگەڵ خەڵکە مامۆستایەک لە ئاستێکی زۆر بەرزی زانستیە خزمەتی کرد تاو ساتەی سەری نایەوە مامۆستای پایبەرزمان لە ساڵی 1920 لە تەچەی دەربەند لەدایک دەبێت و دوای ئەوەی کە خزمەتێکی زۆر بە میحراب و مزگەوت و مینبەرەکات و دوجار دەهێت لە کەرکووک تەواوی ژیانی خۆی بەسەربات نزیکی 30 ساڵ لە کەرکووکە بە شێوەیەک خزمەت دەکات بۆی کە سەرنجی هەموو لایەک بۆ خۆی ڕادەشێشێ لە خزمەتی زانست و معریفەت و ئەخلاقێکی ئیسلامیانە مامۆستای پایبەرزمان لە کەرکووک لە 2001 لە تەمەنی 74 ساڵیە سەری دەنێتەوە دوجار لە گۆڕستانی شێخ ئەحمەد لە کەرکووک تەرمەکەی بە خاک دەسپێردێت ئەوەی کە ئێمە لە خزمەتی وەستاوین تەرمی مامۆستای پایبەرزمانە دەخوازین و دەپارەنەوە کە خوای گەورە دەرەجەی مامۆستا عالی کات و بەوەی کە لەگەر پێغەمبەران و ساڵحان و پیاوچاکان و بۆ خوا سڵحاوان حەشری کات ئێمەش بە خزمەتی ئەو بگەێنێ سواسی ئەوەی ئەزیز و خۆشەویستەکەین تا ئێستا بەدیار بەرنامەکەمانەوە دانیشتین خوازارین کە ژیانی مامۆستا ببێتە مای ئەوەی کە بتوانین ئێمە لە ژیانی ڕۆژانی خۆمانە کەلک و سوودی لێوەربگرین تا بێگەشتنەوە بەخوای گەورەتان سپێرم وسلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه